کۆمەڵەی هونەرە جوانەکانی سلێمانی لە ساڵی 1969 دا مەزرا و لەلایەن چەندین هونەرمەندەوە بەڕێوە دەبرێت. ماوەی چەند ساڵێکە خزمەت بە بواری هونەرەکانی شان و میوزیک و شێوەکار دەکات. لە دانیشتنێکدا دەستەی بەڕێوەبردنی نوێی ئەم کۆمەڵەیە دەستنیشان کرا. هونەرمەند شەماڵ فەهمی دەستەی بەڕێوەبردنی نوێی کۆمەڵەی هونەرە جوانەکان میوانە لە لامان و گفتوگۆی زیاترەکەین. کاک شەماڵ ساڵ لێ بێ بەخێر بێ. سڵاو لە ئێوەش زۆر سپاس دەکەم. دەستەی بەڕێوەبردنی نوێی کۆمەڵەی هونەرە جوانەکان کێن؟ لە دوای هەڵبژاردننی دوێنێ پێنج ئەندامی کۆمەڵەی هونەرە جوانەکان توانیان سەرکەوتن بەدەستبێنن لەوانە بەندە هونەرمەند بەڕێز مەجید، ئاشتی کەماڵ، غەفور عەبدوڵڵا، شەفیق محەممەد. سەرکەوتوو بن. زۆر سپاس. کار و پرۆژە و پێشنیارتان چییە بۆ کۆمەڵی هونەرە جوانەکان؟ دیارە ئەم دەستە نوێ بە دڵسۆزی و هاوکاری هەمان بەرنامە و پرۆژەمان هەیە کە بتوانین لەم دەستە نوێ ئاوڕێکی جددی لە گەنجان بینەوە. ینی یەکێک لەو خولیانە لەو ئاواتانی کە ئێمە هەمانە پێویستە ڕێ خۆش بکەین گەنجان بێنە ناو کۆمەڵی هونەرە جوانەکان کار و چالاشی بکەن. ئەو دەستگا گرنگە کە 52 ساڵە بە پێوەیە و ئێمەی وردەوردە سەر سپی بوو هەموودان لە دەمانانەمایتر نۆرەی ئەو کوڕ و کچە گەنجانەیە کە بتوانن ئەگەر کاری بەڕێوەبردنی ژنەکەن بێن کارە هونەریەکان بکەن. بەس من ڕخنەیەکم هەبوو لە هەڵبژاردننی دوێنێتانە هیچ ژنێکی تیانە بوو بۆ دەست چی بکەین ئەگەر ئەو بەڕێزانە خۆیان نێن خۆیان کاندیدکەن چی بکەین. ئەی لە گەنجەکانە بۆ کەسی تیانە بوو کە هەڵبژێرێت بۆ ئەوەی لەگەڵتانە کار بکەن؟ وەڵاهی یەک کێشە هەمان بەڕاستی یانێەوە بە سەراحەت لێرە لە کورسا دێڵم. بەڕای من ئەو گەنجە بەڕێزانە خۆیان سەرقاڵی کارە هونەریەکان بکەن، خۆیان سەرقاڵی ئەو بکەن کارە هونەریەکان بکەن. ئێمە ئەتوانین لە ڕووی بەڕێوەبردنەوە خزمەتیان بکەین، کار و چالاشیان بۆ ینی بۆ ئاسانکەین، نیشەکانیان بۆ ئاسان. لە ئێستا هیچ کار و چالاکیەکتان هەیە کە بەنیاز بن بیخەنە بواری جێبەجێکردنەوە؟ بەڵێ لە تازەترین باڵین بەرنمەیە ئەوەی کە دامانناوە پێشەنگای شێوەکاری بەم نزیکانەی هونەرمەند حەمەفەتاح کاری تیاکەین. پێشەنگای شێوەکاری بۆ سەرجەم ئەندامانی بەشی شێوەکاری کۆمەڵ، شانۆیەک لە ڕێە ینی ئەوە ئێستا لە خەریکی باڵین سەرەتایی ئیشکردنانی شەڵا وەکو پرۆژە پرۆژەکەی کێ ئەگەر پێمان بڵێ جارێ باسی ناکی باسی ناکەن بۆ چونکە نەخێت دوو سێ پرۆژە هەیە یەکێک لەوانە هەڵێ بژێری تا هەڵبژاردنە بەڵێ بەتەماین بەشی سینەمامان کە بەشێکی باڵین تۆزێک سیستن لەگەڵ بەشی مۆزیک ئەو دوو بەشە تۆزێ ئەکتیف بکەینەوە و هەوڵ بین چالاشی لە بواری سینەما بکەین، هەوڵ بین بەشی مۆزیک کارا بکەینەوە و ئیش بکەین ئینشاءڵڵا. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم، دەستان خۆش بێ. ئەمڕۆ بانگەشێکی نیشتیمانیتان کرد لەلایەن هونەرمەندانەوە بۆ نوێژەنکردنەوەی هۆڵی چالاکی قوتابخانەکان. گرنگەکەی لە چیا بوو؟ بەڵێ هۆڵی چالاکی قوتابخانەکان ئەکەوێتە گەڕەکی سەرکارێست تەنیشتی قوتابخانەی خالیدێ. ئەم بینایەکی باڵین کۆنی ئەم شارەیەکە کاتی خۆی چالاکی قوتابخانەکان لێ بووە. شانۆیەکی زۆر باشی تیا کە زۆربەی نمایشە شانۆیە باشەکانی سەرەتای هەشتاکان تا ناوەڕاستی هێشتاکان لەو هۆڵە نمایش کراوە. چەندین هونەرمەندی مۆزیک کە ئێستا لە بواری مۆزیکە جێپەنجەیان دیارە هەمووی لەو شوێنە پەروەردەبوون. ئەو چالاکی قوتابخانە بەڕاستی شوێنێکی ئەمەندە ناوەندێکی گرنگە بۆ قوتابیان و کەنتکاران. 40 ساڵە بێ ئەو بینایە پاراوێز خراوە فەرامۆش کراوە. ئێستا لە هەڵمەتێکی نیشتیمانیە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و بەڕێوەبەری چالاکی قوتابخانەکان، پەروەردەی ڕۆژهەڵات، ئێمە وەکو هۆبەی چالاکی ڕۆژهەڵات یەک کەمپینمان کردووە ناومانناوە کەمپینی نیشتیمانی بۆ نۆژەنکردنەوەی ئەو هۆڵە. بەو هیواین کە سەرجەم حیزب، حکوومەت، لایەنەکان، کەسایەتیەکان، خەڵکی دەوڵەمەند بێن بەهانە ئەو کەمپینەوە، چونکە بەڕاستی ئەوە شوێنێکی گرنگی ئەم شارێش
ناوەندێکی کللتوری گەورەیە دەمێکی فرامۆش کراوە ئەو شوێنە ئەکرێت ببێتە جێی بایەخ و سەرنجی هەمووان بۆ ئەوەی کە سبەینێ مناڵانی ئێمەش بتوانن کار و چالاشی لەوە بکەن ئەو جێگایە هی شەیدان شەید کارزان و فەرمانەکە لەو شوێنە پەروەردەبوون دایان و بگرە ئەتوان بڵم سەدان هونەرمەندی ئەو شارە لەو بینایە پەروەردەبوون لە ژێر دەستی مامۆسایان و مامۆسا لێمە حەنا فەرانسیس داوت خالی سەرکار سمکۆ عەزیز کاوای حمێ میرزا ئیتر هەموو ئەو بەڕێزانش کە لەوێ ئیشیان کردووە ئێمە ئەمانەیە ئەو مێژووە بژێڕینەوە ئەمانەیە چالاشی قوتابخانەکان هۆڵەکە بە شێوەیەکی زۆر جوان نمایش بکەینەوە بهێنینەوە بەرچاوی خەڵک. ئەمڕۆ لە یەکەم بانگەشە کەس هاو بەهانەی ئەو داوایەتە ئێستا ئێمە ئەمڕۆ سەرەتای ستاتینمان کرد یەکەم بانگەشەکەمان ڕاگەیانەوە ئیشەڵا لەمە دووە لە ڕێی لیژنەیەکی تایبەتمەندەوە دەزەکەین بە سەردانکردن و بەڵێ خۆمان سەردانی و شوێناناکەین و پێیان ڕاگەینین کە ئەوان تا چەندەتوان هاوکارمان هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس کە ئامادەبووی لەگەڵمان. سپاس